دوای 24 ڕۆژ ئەمڕۆ جارێکی دیکە ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان وڵاتی ئێران و هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی مەرزی چێلێەوە دەستی پێکردەوە. ئێستا من لە سەر ڕێگەی مەرزی چێلێم، پێشەوەی بێن بۆ ئێرە قسەمان لەگەڵ بەڕێز عەباس عەزیز بەڕێوەبەری گومرجی ڕاپەڕین کرد. پێی گوتین بەیانی ئەمڕۆ نزیکەی 40 بار هەڵگر لە ڕێگەی مەرزی چێلێەوە چوونەتە بازارچەی سەردەشت وەکو دەستپێچێک بۆ ئاڵوگۆڕی بازرگانی لە ڕێگەی مەرزی چێلێەوە. دیارە مەرزی چێلێ لە نێوان قەڵاتزێ و سەردەشت لە ڕۆژهەڵاتی کوردستان لێرە 400 ئۆتۆمبیلی بار هەڵگر کار دەکەن. لە ڕۆژانی ئاساییدا پێشووتر ڕۆژانە 150 تا نزیکەی 200 ئۆتۆمبیل ئاڵوگۆڕی بازرگانیان دەکرد. بەڵام ئەمڕۆ وەکو دەستپێک بۆ دەستپێکردنەوەی ئاڵوگۆڕی بازرگانی تەنها 40 ئۆتۆمبیل لە ڕێگەی مەرزەکەەوە چوونەتە دیوی ئێران. لە بارەی دەستپێکردنی هاتوچۆی گەشتیاریەوە پێی گوتین تاوەکو ئێستا هیچ وادەیەک دیاری نەکراوە بۆ ئاسایی بوونەوەی هاتوچۆکردنی گەشتیاران. هەروەها لە مەرزی چێلێ زیاتر لە 100 ئۆتۆمبیل کاری گواستنەوەی گەشتیاران دەکەن. ماوەی 24 ڕۆژ بوو کە مەرزەکە داخرا بوو لە دوایەوەی کە 28 مانگی ڕابردوو ئاڵۆزیەکانی ئێران دەستی پێکرد. تەنها 28 مانگ لەگەڵ 30 مانگی ڕابردوو مەرزەکە کراوە بووە، 24 ڕۆژی تر داخراو بووە. ئەوەش کاریگەری هەبووە لەسەرەوەی کە ژمارەیەکی زۆر لەو شۆفێری بارهەڵگرانە کە بێکار بوون و هەروەها شۆفێرانی گواستنەوەی گەشتیارانی شەوانەی کە لە ڕێگەی چێلێ کار دەکەن ئەو ماوەیە بێکار بوون. بەدەر لەوەی کە کاریگەری هەبووە لەسەر بەرزبوونەوەی نرخەکان سەربارەوەی کە وەزارەتی بازرگانی چەند جارێک دڵنیاییدا کە خواردن و کەلوپەل و پێداویستی بەردەست بۆ ماوەی 6 مانگەیە، بەڵام بەشێک لە بازرگانان یا بازرگانانی چاوچنۆک ئەویان وەکو دەرفەتێک قۆستەوە ئەو پێداویستی و کەلوپەلانەی کە لە وڵاتی ئێرانەوە دەهات بەشێک لە نرخەکانیان بەرز کردبوویەوە. بەڵام ئەمڕۆ لە بەیانی ئەمڕۆوە دووبارە هاتوچۆی بازرگانی لە ڕێگەی مەرزی چێلێشەوە دەستی پێکردووەتەوە.